طبعا دوو خاڵی گرنگ هەیە من دەمەوێت باسی بکەم. یەکەمیان بازاڕێک بۆ تابلۆیە، دووەمیان دروستکردنی پەیوەندیە. ئارت فرۆشیش لەسەر ئەو دوو خاڵە دەکات بە تایبەت، بۆیە من زۆر بەلامەوە گرنگە و پێم خۆشە زیاتر گەورەتر بێت. ئێمەش وەکو هونەرمەندان دەبێت زیاتر پەرەی پێ بدەین و ئیشیان بۆ بکەین. لە کولتوری ئێمەدا چونکە ئێمە کولتورەکەمان کڕینی تابلۆی تێدا نییە، چونکە کولتوری هونەریمان دەتوانم بڵێم هەر نییە. زۆر گرنگە دەست بەوە بکەین کە ئارتفرۆش دەتوانم بڵێم تاکە پرۆژە بتوانی دەست بەو هەوڵە بکات. وە زۆر دەستخۆشیان لێ دەکەم و پێم وابێ شتێکی زۆر زۆریش بەجێ و پێویستە بۆ ئێستای ئێمە.